لە چوار وەرز و لە چوار جوگرافیای جیاوازدا بوومە میوانی چوار زیندان. ژێرزەمین و ژوورەکانیان ئەدوت دەستکردی یەک وەستان. سەمونە ڕق و خواردنەکان هەمان تامی دوا بڕاون، وەکو بڵێ لە یەک مەنجەڵ تێکراون. ئەسپێ و کێچ و مۆرانەکان وەک یەک وابوون، لە هەمان گەرا دەرچوو بوون، یاخود خزم و ئامۆزا بوون. تەنەکەی میز گەرما و سەرما شێو تەڕیان یەک شێوە بوو. لە هەر چواریان ژیان گۆت و بە تەنیا مەرگ بە پێوە بوو. وەردیانەکان هەموو تووڕە و گرژومۆن بوون، ئەشکەنجەکان هەر هەمان شێوازی کۆن بوون. قامچیەکانیان کێبڵەکان هیچ جیاوازیەکیان نەبوو، شەق و بۆکس و تفەکان زلەکانیان لە یەکە چوو. کەلەپچەکان کۆت و زنجیر هەر هەمان بوون، هاوار و ئاهوناڵەکان هی یەک ئازار و یەک ژان بوون. هەموو جەستەکان ماندوو بوون، لەش هەپرون بوو، تاوانی هەمومان یەک بوو، هەر کوردبوون بوو. ئێمەی بەندی لێش خوێن تێزا و لە هەمان مەرگ بەشمانە برد. تەنیا شتێ لەم هاوسەنگیە بە دەربوو، تەنیا شتێک کە لەم هاوسەنگیە بە دەربوو، کە جەلادی هەر زیندانێک بە زمانێکی جیاوازتر جنێویەدا و کفریە کرد.